لسرم بابەتە لە ستودیۆی سلێمانیەوە گوڵاڵە سدیق شارەزای دارایی و بانکی لەگەڵمان دەبێت بە شوێکی ڕاستەخۆ سڵاو لێبێ خات و گوڵاڵەم کاتت باش پێمان بڵێ هۆکاری بەرزبوونەوە و یاخو بڵێن بەرزبوونەوەی بەهای دینار لە دوو ڕۆژی ڕابردووە چییە؟ لە کاتێکا بانکی ناوەندی بە نزیکی 200 بۆ 250 میلیۆن دلار خاتە بازارەوە کە بە شوێکی بەرچاو بڕی خستنە ڕووی زیادی نەکردو هەروک خۆیەتی بەڵام لە کاتێکا بینین بەهای دینار وردە وردە بەرزە بێتەوە ئەمە هۆکاری چییە؟ سڵاوتان لەبێت سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی کوردستان 24 لە ڕاستیدا بەهۆی ئەو ئەزمەی دۆلارەوە کە لە کۆتایی ساڵی ڕابردووە دروست بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقا بەهای دیناری عێراقی دابەزینێکی بەرچاوی بەخۆی و بینی بەڵام لە دوای ئەوە کە پارێزگاری بانکی ناوەندی عێراقی لابرا و بانکی بڵێن پارێزگاری تازە چەند ڕێکارێکی نوێی هێنا گرتەبەر بینیمان کە هەندێک ڕێکاری گیرا بەر بەڵام نەبوو هۆی دابەزاندنی نرخی دۆلار بەڵام لە سەرەتای هەفتەی ڕابردووە بینیمان کە نرخی دۆلار بە جێگیرێکی ئەو تۆی بەخۆی و بینی و کە لە کۆتایی هەفتەدا دابەزین بەتاوەتی ینی 4-5 دینارێک لە 100 دلارێک بووەوە ئێمە ئەگەر بیرمان بێت لە سەرەتای ئەزمەکە یا لە حوتی دۆ لەو کاتەوەی کە پارێزگاری بانکی ناوەندی ڕایگەیاند کە نرخی دۆلار لە مەزادی عوملایە کراوە بە 130,000 دینار هەتاوەکو سەرەتای هەفتەی ڕابردوو ئەم نرخە لە بۆرسە عالەمیەکانە جێگیر نەکرا ئەوە بوو لە سەرەتای هەفتەی ڕابردووە لە یەکشەمەی ڕابردوو بە تەواوەتی ئەم نرخە لە بۆرسە عالەمیەکانە جێگیر کرا و نرخەکەی پێشوو سڕایەوە ئەمەش بووە هۆی ئەوەی کە دۆلار وردە وردە لە بازاڕەکانە شکاندنێکی بەخۆی ببینێت چونکە هەتاوکو ئەو کاتەش ئەو بازرگانەکان پروپاگەندەی ئەوان بڵاوە کردەوە کە ئەو نرخەیە کە بانکی ناوەندی دایناوە ئەو نرخەیە جێگیر ناکرێت دووبارە ئەگەڕێتەوە ئاستە بەرزەکەی جارانی و خەڵکی تریش کە بۆتە هۆی دابەزاندنی نرخی دۆلار لە بازاڕەکانە ئێمە ئەبینین کە هەر کەسێک لە ئێستادا کە دۆلاری بوێت لە بازاڕی بۆ نمونە سوقی موازی نایکڕێت ئەوانەی کە دۆلاریان پێویستە ئەچن لە مامەڵە تەقدیمەکەن و لە ناو بانکی ناوەندیە لە ڕێگەی مەنەسەی ئەلکترۆنی و ئەیکڕنجی بازرگان بێ یان ئەو کەسانی کە ئەچنە دەرەوە سەفەرەکانیانەکەن بەمەش بوو بەهۆی ئەوەی کە ئەم دۆلاری ئەم دیناری کە دۆلاری پێکردرێ نەچێتە دەست بازرگانەکانەوە چونکە ئەو بازرگانانەی کە چوونە ناو مەزادی عوملەوە دۆلارەکانیان ئەکڕی ئەو بانکانەی کە چوونە ناو مەزادی عوملەوە دۆلاریان ئەکڕی بە شێوەیەکی ئەو تۆ کاشەکەیان نەخستە بازاڕەوە بەڵکو لە لای خۆیان قۆڕەتان کردبوویان لە بازاڕە ئەگەر بیان فرۆشتاتەوە ئێستا بینین جیاوازێکی زۆر هەیە لەو نرخەی کە لە دەرەوەی یاخود ئەو جیاوازە زۆرەی نێوان بازاڕ و نرخی دۆلار لە بانکی ناوەندی ئەم هۆکارە چییە یاخود بۆچی وایە پێ وایە کەی هاوتابن جیاوازێکی نێوانیان ینی دابەزێت هیچ نەبێت بەو شێوەی ئێستا نەبێت کە 18 بۆ 20,000 جاری وایە زیاتریشە بێت ئەمە کەی ئەم هاوتەیی یاخود ئەم هاوتەری بیە ئەگەڕێتەوە بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە ڕاستیدا لەبەر ئەوەی حکوومەتی عێراقی هەتاوکو ئێستا ئەتوانین بڵێن حکوومەتێکی لاوازە هەتا ئەو ئیجرعاتانەی کە گرتوێتێ بەر ئیجرعاتەکان باشن بەڵام تۆ هەر بڕیارێک کە دەرئەچێت چەندێک دەرکردنی بڕیارەکە مەرجە ئەدوو ئەوەندە کە ڕقابەی ئەو بڕیارە کە تۆ ئێکە یا جێبەجێکردنی ئەو بڕیارە یعنی مەرجی ئەساسیە لەبەرەوەی کە حکوومەتی عێراقی نەیتوانێت سەیطرە بکات بەسەر ئەو بانکانە ئەو بانکان ئەهلیانەی کە ئەچنە بەزادی عوملەوە زۆرترین هی ئەو سەرکردە سیاسیانن یا بە ناوی چەند کەسانێکەوەی کە سەرکردەی سیاسی گەوریان لە پشتەوەی ئەمانە لەبەر ئەوەی ئەم دۆلارە هەرزانە نادەن بە خەڵکو نایخەنە بازاڕەوە لە بازاڕی هاوتەری با بوو ئەوەی کە هاوڵاتیان دەستانکەوە دۆلارەکان بە شێوازێک لە لای خوانە قۆڕخ کردووە لەبەر ئەوەی دانە بەزیەوە هەتاکو ئێستش فەرقەکە زۆرە هەتاکو ئێستش کە ئێستا ئەمڕۆ ئەگەر 100 دلار بە 149,000 بێ لەگەڵ بانکی ناوەندیوان 19,000 دیناری فەرقە لە ڕاستیدا ئەمە جیاوازێکی خەیاڵیە خۆی دائیمەن لە بینی سەری بانکی ناوەندی لە بازاڕی موازیە تا ئەگەر 5 وحدەیەک بەلایانی زۆر ئەگەر ئەبێ 5 وحدەیەکیان فەرق بێ لە 5 وحدە زیاتر شتێکی ناتەبیعیەوە خاڵێکی تریش ئەو بانکانەی کە ڕێگان پێدرا بوو کە کارت بۆ هاوڵاتیان بکەن ئێمە بینیمان لە هاوڵەکانەوە یان لە سۆشیال میدیاوە کە باز لەوە ئەکرا کە ئەمەش گەندەڵی تێدا کراوە کەسانی وە هەبووە کە بە تەنها 100 کارتی بردوتە دەرەوە یان 500 کارتی بردوتە دەرەوە یعنی
گەندەڵیەکی زۆر کراوە لەو پارانەی کە خراوەتە بازاڕەکانەوە چ بە شێوازی کارد بێ یان بە شێوازی ئەوانە بێت کە سەفەرەکەن. ئێمە بینیمان کە لە ڕێگەی بەڕێوەبەری فڕۆکەخانەی بڵێن عەفو لە بەڕێوەبەری ئارتی بانکەوە کە باسەوە کرا کە کۆمپانیای گەشت و گوزاری هەبوو کە خۆی خەڵکەکانی هێناوە و سەفەری پێکردوون لەبەر خاترەوەی کە دۆلارەکە بۆ کۆمپانیاکە بێتەوە لەبەر ئەوە هەتاوەکو ئێستا ئەو دۆلارە نەچۆتەوە سعرەکەی یان لە بازاڕی موازیان سعرەکەی نزیک نییە لە سعری سەرفی ڕسمیەوە بە هۆکاری ئەو گەندەڵیانەوەیە بەڵام بەهۆی تۆڵکردنی ئیجراعاتەکانەوە وردە کاتە بڵێن وا ئەکات کە نرخی دۆلار لە بازاڕە نزیک بێتەوە لە سعری ڕسمی. خات و گوڵاڵە ئەمڕۆ جێگری سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای یاخود پرۆژە یاسای بودجەی 2023 و 24 و 25 ناردا لیژنەی دارایی بێتان وایە پەسەندکردنی بودجە کاریگەریە بێ لەسەر بازاڕیاڵ و گۆڕەدراو یاخود دەنگۆ هەیە پەرلەمان ئەو قەبارەیە بۆ حکوومەت بنێرێت و لەو دوو سیناریۆدا چ ئەگەرێکیان هەیە کامیان ڕێگەی تێچێت؟ یەکەم تێبینی لەسەر ئەوە خۆی بودجە لە هەموو جیهانە یان لە هەموو سەردەمێکە بودجە بۆ ساڵەکە یعنی لەوە ئەچێخێ تێبینەکە لەسەرەوە بێت کە تۆ ناتوانێت بودجە بۆ 3 ساڵ بڵێن پەسەند بکرێت لە پەرلەمانە بە تایبەتی وڵاو لە وڵاتێکی وەکو عێراق کە ئەعتیمادی کوردیان لەسەر نەوتە و ئابوووریەکان ئابوووریەکی ڕێعە بەڵام لەسەر نرخی سەرفی دۆلار بە قەناعەتم بەوە نییە کە بتوان دەستکاری بکەن چونکە سعری سەرفی دۆلار بە فەرمی لە بۆرسە جیهانیەکانە ئێستا بەو نرخە جێگیر بۆ یعنی ئەوەی ئەوان ئەتوان دەستکاریکەن تەنها ئەوەیە کە بودجەکە ناتوانرێت بۆ 3 ساڵ بێن تەنها ئەتوانن بۆ ساڵێک تەزدیقیکەن چونکە بودجەی 3 ساڵی تەنها ئەمە داهێنانێکە لەم حکوومەتە تازەی عێراقا بەڕاستی خراوەتە ڕوو. باش بەدڵنیاییەوە ئەگەر خەبارەی بودجەی عێراق نزیکەی 200 تریلیۆن دینارە نرخی دۆلار گەورەیە چ کاریگەری لەسەر بەهای دینار بەرامبەر دۆلارە بێ ئایا عێراق و بڕە زۆرە نەختینەی دیناری هەیە بیخاتە بازاڕۆ؟ سێرکە خاتون ئەم عێراق خاوەنی نەختینێکی باشە هەم دینار و هەم دۆلارەکەش ئەمە دۆلارەکە زانین کە لە بانکی ئەوەی کە لە بانکی فیدراڵی ئەمریکیا هەیە کە زیاتر لە 150 میلیارد دۆلارە بەڵام ئەوەی کە ئێستادا نیگەرانیە لە ناو عێراقا ئەوەیە ئەو نەختینە دینارەی کە هەیە هەمووی لە بڵێن لە لای هاوڵاتیانە زۆری نەختینەکە لە لای هاوڵاتیانە بەڵام ئێستا بەپێی ئەو ڕێکارانەی کە بانکی ناوەندی گرتیۆ تێبەر و لە ڕێگەی مەنەسەی ئەلکترۆنیەوە کە دۆلارەکان ئەکردێت بڵێن ئەگۆڕێتەوە بە دینار ئێستا لە ئێستادا بانکی ناوەندی عێراقی یان وەزارەتی دارایی عێراقی خاوەنی دینارێکی زۆر باشە و حەجمی دینار لە ئێستادا لە بانکی ناوەندی عێراقیە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەتوانرێت یعنی عێراق خۆی دەوڵەتە و ئەرزانی حەجمی نەختینەی پارەکەی چەندە لەبەرەوەی ئەو بودجەی کە دایاناوە هیچ کێشەیەک بۆ نەختینەی دینار دروست ناکات بەڵام ئەگەر نرخی نەوتدا بەزێتە چونکە ئێمە ئەزانین کە عێراق وڵاتێکی ڕێعیە لەسەر ئەساسی نەودایاناوە ئەگەر نرخی نەوتدا بەزێت لەو کاتەدا کێشە بۆ بڵێن بودجە عێراقی دروستە بێت. بەڵێ گوڵاڵە سەدیق شارەزای دارایی و بانکی لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس.